سڵاو سەرەتای مانگی حەوت سەرۆکی تونسی هەستا بە حرەکەتێکی لەپڕ کە پەرلەمان و حکوومەتی هەموو لەبەر یەک هەڵوەشان. ئەم کارە بەلای زۆربەی ئیسلامیەکانی جیهانەوە بە ئینقیلاب ناوبرا لە کاتێکە ئەم کارە تەنیا ئیسلامیەکانی نەئەگرتەوە بەڵکو هەموو حیزبەکانی تریش. ئایا ئەوەی قەیس سەعید کردی ئینقیلاب بوو؟ قەیرانی سیاسی تونس ئەوەی لایەنگرانی حزبی نەهزەی ئیسلامی بە کودەتا و دژبەرانی بە چاکسازی ناوی دەبن ئەم وڵاتەی خستۆتە بەردەم خاڵێکی وەرچەرخانی گرنگ. قەیس سەعیدی سەرۆکی تونس پاش زنجیرەی خۆپشاندان و ناڕزایەتی جەماوەری بە تایبەتی دژی ڕەوشی خراپی تەندروستی وڵات لە سەردەمی کۆڕۆنا بڕیاریدا پەرلەمان سڕ بکات و حکوومەت هەڵبوەشێنێتەوە و هەموو دەسەڵاتەکان بباتە لای خۆی. ئەوەی لەو قەیرانەدا بۆ چاودێرانی سیاسی گرنگە بە پلەی یەکەم شکستی حزبی نەهزەیە بە سەرۆکایەتی ڕاشد الغەنووشی کە هەم بیرمەندێکی دیاری ئیخوان و هەم کەسێکی میانڕەوە و بەم جۆرە ئەم ڕووداوە دەبێتە کۆتایی ئەوەی بە بەهاری عەرەبی یان شۆڕشەکانی جیهانی عەرەبی ئیسلامی دژی دەسەڵاتە ستەمکارەکان هاتە ئارا. ئەم شۆڕشانە بە تایبەتی لای پارتە ئیسلامیەکان هۆکارە سەرەکیەکانی بۆ نەبوونی ئازادی سیاسی و ئازادی ڕادەربڕین و گەندەڵی و توندوتیژی دەگەڕایەوە. بەڵام دوای 10 ساڵ لە ئەزمموی ئەم حیزبانە بە تایبەتی لە وڵاتێکی وەکو تونس کە هەندێک هەنگاوی گرنگی دەستوری و یاسایی بڕیوە جارێکی تر پرۆژەی ئیسلامی سیاسی خستۆتە بەردەم گومانی جددی دەرنەچوون لەم تەنگەژەیە بە شێوەیەکی ئاشتیانە واتە گەڕانەوە بۆ خاڵی سەرەتای بەر لە بەهاری عەرەبی و گەڕانەوە بۆ سەردەمی حکمی عەسکەر و تاگڕەوی. ئیسلامیەکان لە ئەزمموی میسردا تەنیا ساڵێک لەسەر دەسەڵات بوون، دوای ئەو ساڵە ئینقیلابیان بەسەرکرا. بەڵام نەهزەی تونس لە ماوەی 10 ساڵدا کە دەسەڵاتی بەدەست بوو نەیتوانی هیچ گۆڕانکاریەک لە ژیانی هاوڵاتی تونسیدا دروست بکات، بەڵکو ژیانی هاوڵاتی تونس زیاتر بەرەو خراپ بوون چوو. خۆزگەیان بە سەردەمی بن عەلی دیکتاتۆرە خواست. ئایا ئەمەی کە لە تونسە ڕوویە ئینقیلاب بوو بەسەر شەریعەتە؟ ئایا شکستی دیموکراسیت بوو لە دنیای عەرەب و ئیسلامدا؟ یاخود شکستی عەلمانیەت بوو؟ یاخود شکستی ئیسلامیەکانە لە دەسەڵاتە کە هێنە سەر دەسەڵات ناتوانن ئەو بەهەشتە دروست بکەن کە وعدی خەڵکیان پێدا بوو. ئەم حرەکەتەی لە تونس کە ڕئیسی تونسی پێی هێستا قەیس سەعید تیایدا چەندین حیزب لە پەرلەمانا بوون و دەرکران و حکوومەتیش. بەس حیزبی نەهزە و ئیسلامیەکان لە عالەما بەگشتی ئەمان ناونە ئینقیلاب. پێت وایە ئەمە ئینقیلابە بە تایبەتی بەسەر ئیسلامیە؟ لە حەقیقەتە ئەمە خۆیان پێوە گرتووە بە تایبەتی دوای ڕووداوەکانی میسر بە ناوی ئینقیلابە. پێشتیە بێ هەموو خەڵقی ئەوە بزانێت کە داهێنەری ئینقیلاب لە دنیای عەرەب و ئیسلامە حیزبی ئیخوان المسلمین خۆیان کە نەهزە خۆی سەر بە ئیسلام بە ئیخوان المسلمین. ساڵ 1952 ئەوان متفق بوون ژێربەژێر لەگەڵ عەبدولناسرە بۆ هاتنە سەر حکم و ئینقیلابەکە بەشداریان تێ کرد. محەممەد نەجیب، ئەنوەر سادات، ئەمانە حتا شخصی جەمال عەبدولناسر بۆ خۆی سەر بە ئیخوان بوو و لە کتێبەکەی مزەکراتەکەی حەسەن بەناشە تایەتی خۆ لەگەڵ خالید محیدینە چۆن قورئانی خواردووە بۆ دوای لیان هەڵگەڕایەوە؟ دوای لیان هەڵگەڕایەوە. دوای بە قسەی نەکردن، بەڵام بەرنامەکەی ئیخوانیشی تەطبیق کرد، ئیسلاحی زراعی و بەعزێ مەسائلی اقتصادی هەر عینی ئەو بەرنامەیە بۆ ئەو تەطبیقی کرد، بەڵام ئەوان ڕازی نەبوون وتیان ئیدا ئەبێ بە قیادەی خۆمان بێ. یعنی ئەنووست بڵێن ببنە ئایەتوڵڵا بەسەر بەو شێوەیە؟ بەتەکید، چونکە خۆ نەهجی ئەوان چییە؟ نەهجی ئیخوان المسلمین ئەوەی کە قوتب یا مەودودی یاچێ ئەمانەکە تەنزیریان بۆ کردووە هەر ئەوەیە کە دەوڵەتێکی ئیسلامی دروستکردنەوە. دەوڵەتێک بوو لەسەر ئەساسی جێبەجێکردنی بنەماکانی شەریعەتی ئیسلام پەیڕەو کرێ و دەوڵەتێکی دینی دروست بکرێت. باشە، بەڵام ئێمە بینیمان نەهزە لە 2002 وەک حیزبێکی زیاتر ئەلمانی دەرکەوت نەک ئیسلامی و باسی دەعوە و ئەمانە نەبوو لای ئەوان و مەسەلەن ئافرەتی سفوریان
لە ناو حکوومەت و پەرلەمانە ڕازی بوون بە دەستورێکی شتایە باز لەوە ناکە کە شریعەت ئەساسی دەستور بۆچی ئەمەشان هەر لێ قوبوڵ ناکرێت ئەمە مەسەلەکە بۆ لیان قوبوڵ نەکردن بۆچی ژواکەن ئێمە ئەبێ ئەوە حقیقەتە بزانین بمبورە با پرسیار دوو بیکەم بە دوو پرسیار پێت وایە ئەمە ئینقلاب بوو بەسەر ئیسلامیەکانە هات بۆی گەندەڵی و خراپی ناو تونسەوە بوو ئەم حرەکەتەی قەیس ئەمان گیانیانە ڕادەیەک ئیسلامیەکان نەک لە تونسا لە میسری شاکاتی خۆی لە پاش ساڵی لیان دەرکەوت ئێستا لە تورکیا لیان دەرەکەوێ ئەوەی کە لە فەساد لە نەبوونی عەدالەتی کۆمەڵایەتی لە نەبوونی ئازادی بیر و ڕا ئەمانە هەمووی ئەو هینەن ئەو میتۆدەیە کە ئیسلامی سیاسیشی لەسەرەکە لە تونسا لە تونس ڕازی بوون بۆی دەستورێک دابنرەوە دەستورەکە معلومە شریعەت ئەساس نییە شریعەتی ئیسلام بەڵام بە حکمی ئەوەی کە زۆرینیان هێنا لە پەرلەمانە و سەرۆکایەتی پەرلەمان بۆوان سپێرا ئەوان هەرچی مەفسەلە مهمەکانی ناو دەوڵەتی تونسی هەیە لەژێر دەستی ئەوانە بوو بۆ نمونە دەسەڵاتی دادوەری قەزایی بە کامیلی لەژێر دەسەڵاتی هێنابووە کاتی خۆشی سەردەمی مرسیە دەسەڵاتی قەزایی هەر شەڕی گەورەیان لەسەر ئەوە بوو حەمید مەجید بەڵێ چونکە لە ڕێ ئەوە توان دەسەڵاتی ئەتوان تەشریع بکەن و لە ڕێ ئەوە توانی یاساکان بگۆڕ ئەمان بێزگەل لە مەسئلەی دەسەڵاتی دادوەری فەسادیش تیانە ئێستا بۆ نمونە دوێنە قازیەک لەو چل قازی گیراوە دوێنێ چل قازی بەڵێ دوێنێ چل قازی گیراوە دوێنێ یەکێ لەو قازیانە ڕای کردو هەڵات و ئافرەتیشە بە $9 ملیۆن بۆ لیبیا گیراوە تەبان ئەوە دوێنێ هەمووی ئەعلامی دنیا باسی کرد قازی سەر بە نەهزەیە بەڵێ سەر بە نەهزەیە بەس قازی چۆن ئەبێ حیزبی بێت یعنی ئەسڵەن چۆن ئەبێ بۆ نابێ ابن الأكسم قازی نەبوو قازی شەرع و هێنی بوو لە سەردەمی عەباسیەکان بۆچی نابێ لە ئێستا یعنی دەستوری ئێستا و قانونی ئێستا خۆ قانونی ئێستا چیە ئەڵێ مادام سەر بە ئیخوانەوە ئینتیمای سیاسی بەڵام ئەوەی هەیە شەهادەی قانونی هەیە لە حقوق دەرچووە بە سیفەتی شاهینەکەی میهنەکەی ئەوەی کە میهنیە بە سیفەتی ئەوەدا بەس پێتوانێ ئەوە توهمە بێ بۆیان دروست دەکرێت لە فەساد و لە گەندەڵی ئەوانە خۆ وڵاتانی تریش لەوێ زۆر زیاتریتیای ئەم مەسلەی فەسادەوەیان دروست دەکرێت بەڵێ من پێم وایە ئەمە نمونەی تاکە نمونە نییە ئەوەی کە لە سوودان ڕوویە لە هەموو ڕوویەکەوە ڕەنگە باشترین نمونە بێ عومەر حەسەن بەشیر یانە عومەر حەسەن بەشیر کە هاتە سەر حکم لەگە حەسەن تورابیە خۆ کە دەتوانین کاری لەو بکە کە حەسەن تورابی ئیخوان الموسلیمین عومەریش خۆی وەنیە عومەر خۆشی بە ئینقلاب هاتنە سەر حکم هەروەک بە ئینقلابیش هاتنە سەر حکم ئەو فەسادەی کە لە سوودانە بوو لە ئەخیرا دەرکەوت لە ماڵی حەسەن بەشیرە عومەر حەسەن بەشیرە چەندی پارە و پولی ناشەرعی لە ناو ماڵەکەی بەس مامۆستا وەک ئینساف ئەوەی حەسەن بەشیر لە چاو ئەوەی کە لە دنیای ترا هەیە هیچ نەبوو چەند $1 ملیۆن پێتوانێت 100 قسور ملیۆن بوو ئەوەی کە لە بیرم بێ ڕقەمەکە 100 قسور بوو دۆلار و یۆرۆ بوو کێشە لەوانێ کەمیەکە چەنە کێشە لەوە هەیە یعنی ئایا فەسادەکە هەیە یان نییە دووەم لە ڕوویەکی ترەوە ئازادی بیر و ڕانەما لە سوودانە کێشەیەکی تر قەتڵ و عام و جینۆساید لە دارفورە ئەوەی کە عومەر حەسەن بەشیر کردوێتی بەس مامۆستا پێتوانێت هەر تەجربەی تونس بە تایبەتی حیزبی نەهزە خۆی غەنووشی خۆشی مفەکرێکی زۆر کراوەیە تەنانەت ئەڵەن ئەردۆغان لەژێر کاریگەری ئەوە حیزبی عەدالە و تەنمیدانەوە پێتوانێت ئەزمونێکی جیاواز بوو ئەزمونونەکەی غەنووشی طبعا وەکو جەناب وتێ وایە تەجروبەیەکی جیاوازی هەیە چونکە لە کۆمەڵگایەکی ترایەکە تونسە تونس کللتورێکی ئەلمانی هەیە کە تقریبا تەمەنی 6 ساڵ 6 ساڵە لە سەردەمی بڕقێبەوە ئەو سیستەمە کاری کردو و کۆمەڵگایەکی مەدەنی و سیستەمێکی نزیکە 70 ساڵە بێ بەڵێ لە 56 و بەرەوژوو ئەو کللتورە لە خۆ نەهاتووە ئێستا کە میلەت زۆربەی زۆری میلەت ئێستا کە ناڕازیەوە ئەمە بە ئینقلاب دانانێ بۆ معلوماتە دوێنێ وتارێکی نووسیوە غەنووشی دوێنێ بیزەڵێت وتارێکی نووسیوە لە وتارەکە باسی هین ناکە ئینقلاب هەر ناکە بە هیچ نەوەێ بەچی ناویە بە هیچ ناوی نابڵێم حرەکەتی کە بووە بەڵام ئینقلابیش نییە لە واقعە بۆچی ئینقلاب نیە
چونکە مادەی هێشتا لە دەستورەکەی تونس خۆی ئەڵێ ڕئیسی جمهور لە کاتێکا کە قەیرانی بە قووەت لە ناو دەسەڵاتە هەبێ بۆی هەیە کە پەرلەمان هەلکا بۆی هەیە سڕیکا بۆی هەیە ینی قاعدەیەکی دەستوری کردوتە بنەما بۆ بەڵام ئەمان کردیانە بەهین کردیانە بەوە لە دوای ڕووداوەکانی میسرەوە هەر شتێوێ خێرا ئیسلامیەکانی لای خۆمان شیوان بۆ دیموکراتیەکەن ئەچنەوە سەر ئەوەی کە ئەمە گوایە ئەمان بەرگری لە دیموکراسی دەکەن من دڵنیام ئیسلامی سیاسی لای خۆشمان بچێت سەر حکومەت هەمان دەورێ بێ هەمان مامۆستا پێتوانێ ئەم حرەکەتە ئینقیلابێ ئەگەر ڕاست بێ یا ئەم حرەکەتە تەصحیحیە ئەگەر بە شێوەیە تر باسی بکەین هەندێکە بێ بۆ بڵاو بوونەوەی تونند و تیژی لە ناو ئیسلامیەکانە وەک چۆن لە میسریشە هەندێک بووەوە بەتەکید لەبەر ئەوەی نەهجی ئەوان وەرگرتنی دەسەڵاتی سیاسیەوە گەر بێبەش بن لە دەسەڵاتی سیاسی محاولاکەن دوێنێ هەر لە عینی وتارەکەی غەنووشیە ئیشارەتێکی تایە ئەڵێ هەتا ئێستادانمان بە خۆمان ناگرتو ئەمە بۆ خۆی ئیشارەتە بۆچی ئیشارەتە بۆ ئەوەی ئەگەر بێت و بە شێوەیە لە شێوەکان چارەسەر نەکرێ ئەوان نێنەوە سەر شانۆی سیاسی ڕێگەیەکی کە ئەگوت بەس پێ وایە نەهزە ئەو هێزەی مابێ بتوانێت جادە بجوڵێنێ بەو قووەتە نەخێر و هەر خۆی بەعامیش بە شێوەیەکی گشتی ئیسلامی سیاسی لە سەرهاتی دنیا سەرۆلێژە ڕایان سەر و ژوور ناڕوە بەس ئێستا ئەمە بین ئەوان پشت بەسوون بە شتێ ئەمریکا زۆرێکی یاوە بە ناوی ئەوە کە عادی دیموکراسیت بکرێتەوە و سیستەمی دیموکراسی نەڕوخێنرێ لەبیر نەچی مامۆستا ئەمریکا لە سەردەمی کلینتنی خانمی کلینتنیشا بە پشتوپەنای ئەمریکای دیموکراسیەکان زۆرتر بەڵێ هەر ئیخوان موسلیمین بە پشتوپەنای ئەمریکا چوونە سەر حکوم دوای 10 ساڵ لە حکومکردن حیزبی نەهزەی ئیسلامی کە نوێنەری ئیخوانە لە تونسە لەسەر دەسەڵات لە ناکاو بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو لا ئەبرێت بەعزێک ناوێنن ئینقیلاب بەعزێک ناوێنن چاکرد سازی پێت وایە ئەمە شکستی دیموکراسیەتە یا شکستی ئیسلامیەکانە بەو شێوەیە نەهزا لە ڕاستیە بە تەواوەتی لەسەر دەسەڵات نەبووە با بڵێن تەنها ئەوی تیا بێ دەسەڵات هەم لە پەرلەمان و هەم لە حکوومەتە بەڵام جەماوەریان زۆر کەمی کردووە لە یەکەم هەڵبژاردنەکە ئەنجام درا نزیکەی لە سایەت 40 بەرەو سەرەوەی دەنگەکانیان هەبووە بەڵام لە انتخاباتی 2015 دەنگەکانیان بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردووە و لەم انتخاباتەیە خیرشە زۆر کەمی کردبوو یعنی پرۆسێکی دیموکراسی هەبووە کە تیایان نەهزە وەک نوێنەری ئیسلامیەکان لەویا بووە بەڵام بە تەواوەتی نەخۆی توانیوێتی دەسەڵات بێ و نەتوانیوێتی بە تەنیاش لە پەرلەمان بێ بەڵام بەهۆی ئەو تەحالوفاتانی کە کردوێتی سەرۆکی پەرلەمانی بەرکەوتووە لەبەرەوە ناتوانین بڵێن ئەمە شکستی دیموکراسیە طبعا ئەگەر با بڵێن متابعی هەواڵەکانی تونس بکەیت چەند هۆکارێکی سەرەکی بوونەتە هۆیەوەی کە ئیسلامیەکان ناوێنن انقلاب و ئۆکانی تریش کە ئیسلامینین هەندێکیان ناوێنن چاکسازەکان هۆکاری سەرەکی بریتی بۆ لەوەی کە حیزبە سیاسیەکان تەواو دەسەڵاتیان بەسەر حکومەت ئاگرتووە حیزبە سیاسەکان تەنانەت نانتوانێت خزمەت گوزارەکانیش پێشکەش بە خەڵک بکەن حیزبی سیاسی و کوچێ حیزبە سیاسەکان ئەوانەی کە هەندێکیان چەپن و بەشێک لەم تۆمەتەش بەر نەهزاکەی و خۆشیان ئاطرافیان بەوە کردووە کە لە ماوەی لەمە پێش لە مەکتەبی سیاسیانەکە کۆبوونەوەیان کردووە بەیاننامێکیان دەرکردووە کە ئێمە بەڵێ لە دەسەڵات بووین لە پەرلەمانیش بووین بەشی خۆشمان هەڵەمان بەرەکەوە و ئێمەش بەتەمای مراجعەیەکی قوڵی بنەماکانی خۆمانین بەهەرحاڵ حیزبە سیاسەکان گەندەڵێکی زۆریان کردووە ئەمە خاڵی یەکەم بووە کە تەنانەت منتیقە بۆ خۆیان جیا کردەوە چۆن لە عێراق ئێمە هەمانە پێت وایە نەهزەش هەر لا بە هەمان ئەوان خۆیان ئاعتراف بەواکەن کە هەڵەیان کردووە و بە خۆشیان ناچنەوە خاڵێکی تری سەرەکیژەوە بۆ کە خزمەت گوزارەکان بە تەواوەتی نەگەشتوتە خەڵک بەهۆی ئەو با بڵێن کوتلە سیاسیانەی کە لە ناو حکومەتا بوون بۆ نمونە کوتانی خەڵک لە بە کوتانی کۆڤید خەڵکێکی زۆر بێبەش بووە لی لادەکان نەیانتوانیەوە و خزمەت گوزاریان پێ بگا نەبوونی خزمەت گوزارەکان وای لە خەڵک کرد بێنە سەرجادا ئەمەشی تەنیا واسیر ئەکرێت کە ئەمە ئینقیلابە دژی نەهزایە
خۆی یەکەم جار ڕاشد غەنووشی بۆ خۆی بە ئینقلاب ناویەوە بەڵام لەم چەند ڕۆژەی پێشوە ئەویش جۆرێک لە زمانی نەرمی بەکارهێناوە پێی وایە کە ئەوەی کە قەیس سەعات کردوێتی ئەکرێ فرسەتێکی باش بێ بۆ چاکسازی لە سیستەمی دەسەڵاتە ئەوانش نایشارنەوە کە بەڵێ ئەوان زۆری نەبوون ماوەیەکی زۆر لە پەرلەمان و لە حکوومەتیشا بەڵام گەندەڵێکی زۆر کراوە خراپەکارێکی زۆر کراوە ئەوەی کە هەیە دیموکراسی ینی هەندێک چاودێرەکانیش پێیان وایە تەنانەت کەوەی کە قەیس سەعات کردوێتی ئەکرێ ببێتە هەنگاوێکی گەورە بەرەو دیموکراسی قەیس سەعات بۆ خۆشیێڵەکە با بڵێن ئەو پەرلەمانی هەڵنەوەشانەوە تەنها تەجمیدی کارەکانی کردو و کاری بە دەستوریش کردووە فەرقەکەی ئەوەیە کە ئەمە بۆ مودەیەکی دیاری کراوە تەنها 30 ڕۆژە بەڵێ 30 ڕۆژەکە خەریکە تەواوە بێ بەڵام هێشتا ئومێد هەیە کە با بڵێنەوەی کە ناوێنن خاریتە تەریق بخاتە بەردەمیان ئێستا کارکتەرێکی زۆر گرنگە لە ناوتونسە کە کارکتەری براوی جایزەی نۆبڵن کە هەر چوار پێیانوترێ لایانی حیواری ڕۆباعیان پێوترێکە نەقابەی کرێکاران و نەقابەی مەحامین و یەک دوو نەقابەی ترن کە لەوێن ئەمانە جایزەی نۆبڵیان بۆ ئاشتی بردێتەوە ساڵی 2015 سەرۆ لەگەڵ ئەوانە لە مفاوزاتەیە چکە پێی وایە کە ئەمانە نوێنەری ڕاستەقینەی گەلن و حیزبە سیاسەکان لەبەر ئەو گەندەڵی کە هەیەە ناکرێت باس لەوە بکەن کە ئەوان نوێنەراتی خەڵکەکەن بۆیە لەگەڵ ئەوانە کەوتۆتە گفتوگۆ و ئەمانیش یەک داواکاریان لی هەبووە کە با بڵێن پلانێکی ڕوونیان باتێ یەکشت بەلایەنەوە گرنگ بووە کە پرۆسی دموکراسی و ینی دموکراسیەت و شەرعیەت لە ناو تونسا فەشەل نەیەنێ و جارێکتر نەگەڕێنەوە بۆ ئۆتۆکراسی و سەردەمی زەین العابدین ئەوە تەنها داواکاریان بووە ئەویش ینی زمانێکی یاونەتێکە ئەمەی کە هەیە نەئینقیلابە ئەگەر ئینقیلاب وایە پشتی بە دەستور نەبەست ئێستا پشتی بە دەستور بەستۆ لە بەرەوەی ئینقیلاب نیەوە ئەوە گوتمان ینی ڕاشد غەنووشیش بۆ خۆی تا ڕادێک پێی وایە کە ئەکرێ لەم گۆڕانکاریە تازانە حیزبی نازە جارێکتر بێتەوە پێشەوە و تەمان حیزبی شعبیش هەیە کە زۆر پێچەوانەی ئاراکانی بۆ چوونی با بڵێن ڕاشد غەنووشی و پێی وایە کە ئەمە شکستی گەورەی ڕاشد غەنووشی و حیزبەکەیەتی کە حرەکەی نازەی و جارێکی ترەوان نابنەوە حیزبی یەکەم لە پەرلەمان وەک حیزبێکی بچووک ڕەنگە بتوانن بمێنەوە بەڵام لەوە زیاتریان پێ ناکرێت کەواتە نەهزە بەشێکە لەو گەندەڵی کە هەیە بەڵام لە سۆشیال میدیا و زۆر لە کەسانی ئیسلامی و تەنانەت ئەمینداری گشتیە گرتوشەوە بزانم بەنامەیەکی لەو بارەوە دەرکرد کە نەمامە ئینقیلاب لەلایەنی وڵاتانی ترەوە ئەمە بەستیان تەبعاً سعودیە و ئیماراتە بە زۆری دژی ئیخوان وەک چۆن لە میسرا کرا و لە شوێنەکانی تریش لە بەرامبەرا بینین سەرۆکی تورکیا ئەردۆغان بە تەبیعی لەگەڵیانە مامەڵە ئاکات و شتێک ناکە ئیدانەشی ناکە لە ڕاستی ئیجراعاتەکە تا ئێستا کاتیە یعنی سەرۆکی تونس بۆ خۆشی وەک بڵین ئەکادیمیەکە و حیزبێکی سیاسی لە پشتەوە نییە تا بڵێن ئەمە ئینقلابێکی گەورەیە و ئاکرێت تاکڕەوی بێنێتەکایەوە لەو ڕۆ کە حیزبێکی سیاسی گەورەی لە پشتەوە نیە ئەکرێ بڵێن ئەمە تەنها ئیجراعاتێکی کاتیە بۆ یەکە لانێکم ڕێ لەو گەندێڵیە زۆرە بگیرێکە لە ناو تونسا هەیە و حیزبە سیاسەکان لێ بەرپرسن خاڵێکی تریژەوەیە کە سوپار لەگەڵیاتی تا ئێستا و سوپار دامەزراوەیەکی مەدەنیەوە تا ئێستاش حتا حیزبی نهضە بۆ خۆشی دامەزراوەیەکی مەدەنیە سوپار دامەزراوەیەکی بێلایەنە با بڵین نەک مەدەنی دامەزراوەیەکی بێلایەنە لە ڕووداوەکانە تا ئێستا بەپێی دەستور جوڵاوەتەوە و حتا حیزبی نهضەش پێیان وایە کە ئەم تەدەخل نەکردنی دەسەڵانی عسکەر بەڕاستە و خۆی لە خزمەتی هیچ کەسێکە ئەمە ئەبێ بهێڵدرێتەوە بەم شێوەی کە ئێستا هەیە بۆیە ینی دامەزراوەی عسکەری لێرە دەورە بینێت ترسی گەورەوەیە کە دامەزراوەی عسکەری ئینقلابێک بەسەر قەیس سەعدا بکە بۆ نمونە لە ئێستاە ئەگەرەوە دامەزراوەی عسکەری لەوێ هەموو لەحزەیەکە توانێت دەسەڵات وەرگێ چونکە ڕئیس و ئەوانی تر هیچیان بەدەست نییە یانی لە ئێستا وەختی خۆشی وا کاتی خۆی وا بوو بەڵام لە ئێستا لە هۆشیاری خەڵکە تەبەن خەڵک هۆشیارە هۆشیاری خەڵک وای کردووە قەیس سەعادە و پشگیریە گەورەی هەبێ ئەگەر خۆپشاندانەکانی خەڵک ینی جەماوەەر بەگشتی لەگەڵ ئەم کارێ قەیس سەعادە تقریبا من ئەحسایەکم بینیوە کە تقریبا چەند ڕۆژێک لەمە پێشکراوە کە لە سایە هەشتەی خەڵکی تونس بە تایبەت جێلی گەنجان پێشوازیان لێ کردووە و پشگیریەکی گەورەشیەکەن ئەوانش ناوایان کردو کە قەیس سەعاد لە خۆپشاندانەکانە داوایان کردو کە فەصلی هەشتا لە دەستوری تونسی تەطبیق بکا کە ئەمەیە ئێستا کراوە ئەو پرسیە ئامارەکە یانی بەڵێ من لە ئیندیپندنت بەڵێ لە ئیندیپندنت بینیومە کە باڵێن سەحیفەیەکی بەریتانیا وتیایە باسی لە سایە هەشتای ئێستا ئەکات بەڵام مایە دوای چەند ڕۆژێکی تریان دوای ئەم دوو هەفتەیە کەماوە لەو مدەیەکە لە تەجمیدی پەرلەمان و موسەساتی حکوومیە کراوە چی ئەکرێت ئەمە تەکید بۆ چوونی جەماوەەر زیاترە گۆڕێ بەڵام لە ئێستا پشگیریکی باشی هەیە و ئەوەشمان لەبیر نەچێت لە هەشتا بۆ نمونە گەورەترین جورعی ڤاکسینەکە لە خەڵک دراوە کە نزیکەی 500,000 کەس پێتوان نییە ئەم شکستەی ئیسلامی لە زۆر شوێن
پرسیار لەسەر ئەوە دروستەکە ئەم هەموو وعدەی ئیسلامی فەرقی چی بوو لەگەڵ ئەو کار ئەوانەی کە ناویان ئەنێن ئەلمانی و بە گەندەڵ سەیریان نەکەن ئەوانیش دەسەڵاتیان بێ خۆی لە ڕاستیە دەسەڵات شوێنی تاقیکردنەوەی منهەج حیزبە سیاسەکانە ئەوەی کە لە دەرەوەی دەسەڵات چ قسەیە بکات پێم وانێ شوێنی خۆی بگرێت و کاتێچێتە دەسەڵات ئەمەش بۆ هەموو حیزبێک ڕاستە بە ئیسلامەکان و بە غیرە ئیسلامەکانیش ئیسلامەکان بەردەوام با بڵێن لە خیتاباتی خۆیانە لە پێش هاتنە سەر دەسەڵات جۆرێک لە بەهەشت بۆ خەڵک دروستەکەن بەڵام دوایەوەی کاچنە ناو دەسەڵاتەوە زۆر جار ئەوەی لێشین نابێت کە تەسەوریان کردو چکە دەسەڵات پیادەی عملی ینی بوونە لە ناو سیاسەتە کە ئەمەش زەحمەتە هەموو کەسێک بتوانێت بەو شێوە ڕێکوپێکەی کە هەیە بیکات بۆیە ئەو بەهەشتەی کە وعدە درێ بە خەڵک بۆ نمونە جا سیاسەکان ئەلمانی بنیان ئیسلامیان بیان ئەو بەهەشتە زەحمەتە بتوانین لە دەسەڵاتە بکەیت بەتایبەت کە تۆ بەتەنیا لە دەسەڵاتانی بەتایبەت لە دموکراسیەتێکی لە دەسەڵات بەتەنیاش بێر ئەوانەی کە پیادەیەکی نەکەن هەر کەسانێکن کە ڕاستە بەڵام بۆ نمونە ینی لە دیموکراسی تازەکانە بەردەوام حیزبە تازانەی کە دێنە پێشەوە پێشتر لە معارەزەیە هەمویان جۆرێک لە ڕویای هاوبەشیان هەبوو بەڵام دوایەوەی کە بەڕاستی بۆ نمونەوەی کە لە تونسا ڕوویاوەیە ئەوەیە کە هێن حیزبە سیاسەکان هەمویان ڕویایان جیاوازە ینی ئەوەی کە حیزبی نەهەزە دێتە پێشەوە بە ڕویایەکی جیاواز لەوەکانی ترکارەکە ئەمە ئاساییە بەڵام دوایەوەی کە هەرێکیان کەمێک لە کورسەکانە هێنێت گرفتی گەورە دروستە بێت ئەو کاتە حکومەتێکی ئیتلافی دروستە بێت کە کێشەی زۆر بە دوایە خۆیان زۆر باشە لە کاتێکە کە حیزبە ئیسلاحیە میان ڕاوەکان تر بە ئینقلاب بێ بە هەرحاڵ بێ شکستێنن لە ناو دەسەڵاتە و دەرەکرێن لەم لەحظەیەدا لەم ساتەوەختەیە ئەبینین تالیبان ڕێگەی هێز و چەک و وەکو خۆیان ئەڵێن جیهادەوە خەریکە دەسەڵات یاخود دەسەڵاتی ئەفغانستانی گرتووەتە دەست ئەمە وا ناکە کە ئیسلامیەکان لە جیهاندا زیاتر بەرەو جیهاد و چەکداری و توند و تیژی بڕن ئەو گرفتەی کە سەرەکی ئەوەیە کە ئەمە من زۆر لە ئەو کەسانی کە شارەزای کاروباری ئیسلامیەکانشن بیستمەوەیە کە ئێمە کە خراپەکە لەوایە کە ڕێگەنە دراوە ئیسلامیەکان بە تەواوەتی بێنە ناو دەسەڵاتەوە بەو شێوازی کە هەیە بەردەوام بۆ نمونە جۆرێک لە ڕێگریان هەبووە لە بەردەمایتر ڕێگرێکە بۆ نمونە هەر شتێک بوو بێنیان هێڵاوە بە قەت قووەتی خۆیان لە دەسەڵاتە من تاوەکو خەڵک بۆی دەرکەوێ ئەمانیش چیان پێ بۆ نمونە لە ساڵێکە پێتوانێت زۆری دەرکەوت ئەو ڕاستی زۆر زەحمەتە لە ساڵێکە لەم وڵاتانەی با بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بتوانی پەیامی خۆت بەریتە پێشەوە چکار ئەم وڵاتانە بەردەوام هەم دیموکراسیەکانیان تازەیە هەم زۆر زەحمەتە لەو جەوە با بڵێن تازە دیموکراسیانەیە بتوانی بەرنامەی خۆت بەریتە پێشەوە بۆیە بە تەسەوری من یەکێک لە گرفتە گەورەکانەوەیە کە ئەوان مەجای خۆیان پێ نەدرێت 4 ساڵی خۆیان تەواو بکەن ئایندەی ئیسلامی میانڕەو ئەگەر ڕاست بێ ئەم قسەیە لە پرۆسی سیاسی لە جیهانی عەرەبا ئەو ئایندەکەیان بەرەوە بە تەسەوری من ئەوە بکەن کە با بڵێن ئێستا نازەش کردوێت یانگاوێکی باشی ئەوە بۆ کە خۆی لە داوا جیا کردوێتەوە پێی وایە ئەم حیزبێکی سیاسی و داوا بێ مجتەمەعی مەدەنی خۆی بیکە یعنی چ بەهایەک لە ناو کۆمەلگایە باش بێ کۆمەلگا خۆی بەرەو پێشی بەرێ پێویستی بەوە نیە حیزبێکی ئیسلامی خەریکیەوە بێ بەهاکانی کۆمەلگا بەرەو پێش بەرێت چکە کۆمەلگا خۆی ئەزانێت چی ئەوێت بۆیە ئەوەی کە ئەوان کردوانەوەی کە حیزبێکی سیاسی بەحتیان هەبێت بۆمان دەرەکەوێ ڕای جیاواز هەیە لەسەر ئەوەی کە لە تونسدا ڕوویدا ئێستا تەنانەت سەرۆک پەرلەمانی تونس واتە سەرۆکی نەهزە خۆی ئەم کارەی قەیس بن سەعید ناونانێ ئینقیلاب و کۆدەتا بەڵکو ناوێنێ حەرەکەتێک ئەمە بۆمان دەردەخا کە نەهزە خۆشیان دان بە هەڵەکانی خۆیاندا دەنێن و ئەو حەرەکەتەی قەیس بن سەعید بەڕاستکردنەوەی هەڵەکان دەزانن